دووبارە سڵاوتان لەوێ لە تەوەری دووەمە لەگەڵ هونەرمەند مستەفا ئەحمەدین. بەخێر بێ کاک مستەفا. سپاس بۆ هاتنت. هەرچەند لەناو جێگە بوویت و ماندوو بوویت و نەخۆش بووی، ئێمە توانیت دڵی ئێمە نشکێنیت و بەشداری بکەی لە پرۆگرامەکە. هەفتەیە بوو واسان لێ نێنام بە تەلەفۆن، ئەموو وەڵا لە ناو جێگام نەخۆش مەبەستمانە زۆر لەوانەی کە بەسیترەوە بوو ئەمڕۆ تۆ تەمەنیان کرد و ئەزمونیان هەیە لە هونەرە بەشداری بکەن لە پرۆگرامەکە، چکە پرۆگرامەکە بە ئێوەمانانەوە جوانە. سپاسانەکەم، بەڵام آخر کە پیا و ناساغ بوو نازانم تەمەند درێژوی زۆر ماندوود ناکەیت، تەنها تۆزەیە گەڕینە بۆ یادەوریە کۆنەکان. کاک مستەفا هیچ کارێکی نوێت نابیندرێت، هۆکاری ئەمە چییە؟ تازە؟ بەڵێ. خۆی ئەو قەیران و ئەو ئەزمەی کەوا کوردستانی گرتوتەوە تەڵان لە هەموو ڕوویەکەوە گرتێتەوە، ئەنجا قوڕە خەسەکەشیان ناوە بە دەمی هونەر و کاری هونەریە، ئەوان زیاتر لە شتەکانی تر ئەویش کەوتۆتە ناو قەیرانەکەەوە ئەوە بووە. کاری هونەری و ئیتر وەکو سینەما بێت، دراما بێت، شانۆ بێت، بەبێ یارمەتی ناکرێت. تەلەڤیزیۆنەکانیش ئێستا وەکو جاران وابزانم ئەوانیش هەر بەواسەی نەبوونی پارەوە کەس نەیزانیان پارێکێ دەریالوش قوتیان ناکەن، نەما ئەم هەموو پارەیە لەم کوردستانە بوو. کۆتایی هاو نازانم چی لێ هات. شەڵا ئاو بە بشاتە ژێر عەرزەوەی سیفادەمان لێ بکردایوەکو کانی و ئاو بیر و ئەوانە بەس نەبووە هاتەوە دەرەوە، بەڵام هەر قوتیان ناوە کەس نەیانزانن چیان لێ کرد. بەیوای دەرکەوتنی و جا ئەوەیە یعنی بەبێ پارە بەبێ ئیمکانیات کار ناکرێت. بەڵێ مەسەلەن ئێمە وەختی خۆی ئەمان بیستیان و وەڵا فلیمی تایتانیک 200 ملیۆن دۆلاریان بۆ داناوە بۆ هینەکەی، ئەمانە بەسەری خۆمانە باو کەڕۆ 200 ملیۆن دینار بۆ فلیمێک و واواوەمانە. جا باشە ئەمە چۆن ئەیگرێتەوە، چۆن پایەکە وەختێکمانزانی هەر لە ئینۆوانۆ کە کەوتە بازاڕ و کەوتە وتیان ئەم فلیمە نازانم ملیارێک و 250 ملیۆن دۆلار پارەی فڕێداوە تێگەیت. ئەنجا هونەرەکەی وڵاتی ئێمەش بازاڕی نییە. ئێستا مەسەلەن یەکێک لەوانە سینەما لە شۆ عەرزەکەی سێ شاری هەیە، ئەم سێ شارە ئەو بازاڕە نییە کەوا بتوانێت ئەو پارە ئەو وینە بەڵێ دەربێنێتەوە. طبعاً ئێستا وەکو جارانی نییە خەڵک بەخۆ بەش ئیش بکاتەوەوانە. من لە بیرمێت شانۆگەریمانە کرد، یەک دوو مانگ پرۆڤەمانە کرد، مانگێ دوو مانگ عەرزمانە کرد، هەموو شتەکان لەسەرینی خۆمان بوو و بۆ پارە نەبوو. لە دوایە کە حسابات و کتابات ئەکرا یەکی 3 دینار و 4 دینار و تێ یعنی خەڵک ئاوا بوو، بەس ئێستا بەو شێوە ناکرێ و ناڕوات. ڕاستە. تیپی پێشڕە و ماوەی 40 ساڵ تەمەنی هەبوو، بۆچی هەڵوەشایەوە؟ هەڵ نەوەشاوەتەوە، تیپەکە ماوە. عینەن تیپەکانی تر ئەزانی شۆنەوەکو باسم کرد بوو. ئێستا مەسەلەن تیپی پێشڕە و لە سەردەمێکە ئێمە کە ئەو ڕژێمە کە ڕقی دنیامان لێیان بوو، کە هەموو ئیشەکانمان دژی ئەوان بوو، هەموو ساڵانە بەچەک بۆیانە ناردین 2000 3000 4000 دینار بۆ کرێی شوێنی تیپەکەمان، بۆ مەسەلەن تەلەفۆن، بۆ ئاو، بۆ کارەبا، بۆ بەعزە مەسایلێک. ئەوەتەی ئەم حکوومەتە کوردی خۆمانەیە، جا بازێکە زەڵێ بنێشتی کوردی، منەڵێم حکوومەتی کوردی قەیناکە نەیانتوانیوە کارێ بکەن بۆ ئەو تیپانەکەوانکەن. لە ساڵی 2014 بڕیاریان داوتیان تیپەکانتان نوێ بکەنەوە و شوێن بگرنەوەوانە ئێمە کرێکانتان بۆ ئەین. ماوەیە گیایان ئێستا لە یەکی ساڵی 2015 ئەوە ئیتر ئەم ئینا 11 مانگەکات 1 دیناریەک پرسیان نەیە بە یەکتی بە 1 سنتەر بە 1 شوێن لەو شوێنە هونەریانە. بەڵێ ئەوانە شەمی بەداهات بەڕێوەچێن بە پارە بەڕێوەچێن خۆی ئەینە ئێستا مەسەلا ئەو تیپەی ئێمە لە بیرمێت وازم 2013 بوو یا 12 بوو شانۆگەریەکمان کرد قەرزار بووین لەسەری ئەوەی
خۆنەتان کڕین بابەتێکی زۆر بە قوت و چاکیش بوو شوێن نییە مەسەەن ئێمە شوین لەو سنتەری ئەمەی ژنان ناوی چییە تەوار ئەو شانۆکەی ئەوانیان ناینێ ئێمە بە حساب بۆمان زانی وەڵا بە بەلا شەوینەوەمانە لە دوایە کە لێ بووینەوەتیان 4 ملیۆن و ئەوە نەبێنن وتم هیچی وتی حەقیەوەی تیاتانە عاز کردوتم بۆ ئێمە 4 ملیۆنمان پیا کردووە جا فعلەن وابزان بای 2 ملیۆن شتێکی وا بلیتمان فرۆشت بوو نەگەیشتوە 2 ملیۆنیش باشە باشە یعنی ئەمە مەعاساتێکی گەورەیە لە وڵاتە دروستیان کردووە یعنی قبرێکیان بۆ هونەر هەڵکەنووە نازان بڵم وڵایەکەی لە بیری نەوتەکان قوڵترە بە هیوای باشبوونی دۆخەکە کاک مستەفا جا چۆن جاکەی هەر ئەبێ بڵێن ئەم ساڵ خۆزگەم بەپار نازان ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار دەرگایەکی باشتان کردوێتەوە بۆ گەنجەکانی دوای خۆتان بە هیوای ئەگەر ئێوەش سوودمەند نەبوون کوڕەکەی تۆ کچەکەی تۆ هەموو گەنجانی تر کە لە ڕێن و بێن بۆ ئەو گرتنەوەی ڕێچکەی ئێوە و شوێن پێکانی ئێوە هەڵگەرن بتوانن ئەوان سوودمەند بن خۆی لە ڕاستیە ئەو سەردەمەی ئێمە کە ئێمە دەستمان پێکرد یعنی شتێکی زۆر هین لە پێشتمانەوە نەبوو یعنی وەکو ئێستا نەبوو فعلەن ئێستا گەنجانی ئێستا نەوەی ئێستا ئەتوانن ئیسیفادە لەو فەترە و سەردەمەی ئێمە بکەنکەوە ئێمە ئیش و کارمانتیا کردو و ئیتر ئیشەکانیشمان ئەوە بووە کە ئێستا من دەمی هەچ کەسێکەکەی تۆ ئەڵەی ساڵەکانی هەفتاکان و هەشتاکان سەردەمی زێڕی نیشانۆی کوردی بوو یعنی فعلا وابوو یعنی شانۆ شت بوو شانۆی بەرەنگاری بوو شانۆ لە سەنگەرێکا بوو لەگەڵ پێشمەرگە چۆن لە شەڕ و لە بەرگریا بوو بۆ میلەتەکە شانۆش و ئەدەبیش و ئەوەشمان هەمووی ئاوا بوو بە هیوای باشتربوونی دۆخەکە نوێترین کاری تۆ کە کارت یا کردووە درامایەکە ترێلەری و درامای ئامادە بە ڤیدۆی بینین و دوای قسەی لەسەرەکەین زۆر باشە فەرموو باو ترێلەرە ببینین کاوکارانم بۆیان ئامادە کردوین لە تارمایی کاوەندا خیانەت شركة زيتو هدف اوكي يا حدي هي خذ بس انتوا يا صوتا طوالكم حري استاذانيت عبد الله تصنحك إذا صرت وعارف خۆشەویستی لەوانەیە لەنێوان باوکێ و تووڕانە زۆر شت هەبێت ئەگەورە کێشەی ئاسۆ نەماوە ها؟ چییە؟ بۆ ناماکەی بێتێ لە کێشەکانی ماڵەکەتان هاوڕێتی پێم وتی پێویست بە سپاس ناکەم ئێمە خۆشت نین هیچم ناوێت و پێویست ناکەم فەرموو بەحەڵ حسابی مالیشم بۆ چەنابە کردووە کوشتن و خوێنڕشتن ئەو کوشم نێتە پێشەوە پێم وتی ئاگری و بێدووکەڵە بێدووکەڵ ئەتوانی باسی کوشتنی خوشکەکەتم بۆ بکەیت وقوانين وفي شوية كيفية هاتن لە مەحەلەکە سەڵاح هەنگەت بردیا بۆ ئاسایی دەرکەوتنی هەموو نهێنەکانی تاوانکاران لەژێر پەردەی تارمایەکاندا کە بە تەنیا تاوان گەماڕووی داوان کێرە خەوێت کە سومعی باو خوشکی كاكا من كيشي خون نادا ما مخيريا ئەویش بەبێ شکارکردن لە مامە سەڵاح هیچ شتێک ناکەن ئاسۆ ئەو قسانە نەکەی خۆزکە تۆش ئەوەنە پیاو بتەرە بتوانێت هاتی داهاتە بەردەم هەر ئەوێ ئەمڕۆ وشم بۆ بکەین بێخەم بە هەرچێکیش بوو ئاگادارە بکەرەوە هەتا ئەمانی ئاوا ڕسوانی بۆ کوێرە بێ و پارانە يعني لو شارع تنها من كشمايا فوكس كويس فينك كابا نوێترین کاری تۆیان با بڵین دووە هەمین کاری تۆ بووە کە تارمایی تاوان بۆ ڕۆڵی پیاوێکی بەریتە بینی ئەمە چۆن بوو ئەو کەسایەتی درابە تۆیان خۆدە و کەسایەتێت هەڵبژار لە کاتێکە تۆ زیاتر ئارەزووی کەسایەتی شەڕەنگێز یان کەسێکەکەی کە زوڵم بکات لە خەڵک خۆی ئەم پرسیارە زوو ساڵی هەشتاکان بوو لە تەلەڤیزیۆنی کەرکووک وتیان ئەوە بۆ دەوری پیاوی زاڵم و بەنەوەیەک و ئەوانەیە بینی و چاکیشی هەداکەی وتم ئەمەنەم ڕق لە خەڵکی زاڵم و نالەبارە ها
بۆیە حەزەکەم دەورەکانیان ببین و ڕسوایان کەم کە بزانن زوڵمکردن چۆنە غەدرکردن چۆنە ئەنجا ئەمەیان لەلایەک ئەوە لە ناو دڵی خۆمایە واتە جگە لەوەش هەستی شەکەی زۆر ئەو ڕۆڵت لێیە بۆیە زیاتر ئەو ڕۆڵاگریتە دەستی خۆت چیم هەیە ئەو ڕۆڵەت زیاتر لێیە واتە لێت هاتووە ئەو ڕۆڵە بۆیە مەسەلەکەوانی ئەگەر یەکێک ئەکتەر بێ یعنی بڵین بەهرە و توانای باشی تیا بێ یا بڵین توانی بێتی خۆی ڕۆشنبیر بکات لە مەسەلەی نواندنا ئەبێ هەموو جۆرە دەورێک ببینێت ئێستا من یەکشی با بۆ گێڕمەوە کاتی خۆی نازانم ئەگەر ئێوە لە بیرتان بیانە بەڵام لەوانەیە بینەران زۆربیان ئەو فلیمەشیان بینی بێت لەگەڵ برای خۆشەویستم هونەرمەند کاکجەلی زەنگەنا گوتی باخو لە پیزە بکەین سیناریۆکەی نووسی بوو پیشانیام ئەوەش یەکێکە لە پرسیارەکان زۆر ئەوەش یەکێکە بێت لە پرسیارەکانمان ئاجا لەوە کە تۆ وتی وتم جا من چ دەوری وتی دەوری خو لە پیزە بۆ خۆت وتم بەخوا جەلیل بڕوا ناکەم عەلاکولین یەک دوو برادەری ترم وتم وەڵایی خەریکی ئەوەین و دەوری خو لە پیزە شەبینم وتی دانیشە حیای خۆ مەبە وتم بۆ وتی تۆیی بۆ ئاخر ئەوەنە دەوری کۆمێدیم بینی بوو لە شانۆگەڕێکان و لە شتەکانی ترا مەسەلەنەوە فترێکی کەشکۆڵ 6 ساڵ بوو ها ئەو هەموو شانۆگەری تروانە وتی تۆیی بۆ مزگەوت بۆ تەعزیە ساحێب مردوەکە کە بینێ پێیەکەنێ ئێستا چۆن نەتوانی ئاخر ئەخۆ لە پیزەوانە ڕۆڵێکی جدی وڵا هەوڵە دەم ئەگەر سەرکەوتم سەرکەوت بەڵام لە دوایە بەشایەتی زۆربەی زۆری ئەو برادرانم کە باشی من بیرمە زۆر مناڵ بووم هاتم بۆ شانۆیەکە لەگەڵ خێزانەکەمە دایکم و هەمویان هاتین بۆ بینینی شانۆیەکە فلیمەکە هاتین بۆ شانۆیەکە عنی لە قاعەکە دانیشتبینانی ئەوەمانە بینی ئێستش لە یادەوەری ماماوەتەوە کە فیلمە سینەمایەکی تۆی کە خو لە پیزە بێگومان یادەوەرێکی سەیرانی قەت بیرم ناچێتەوە ئەزای چۆن ئەو سەردەمانە کورد تەبان داماوە باز لەوە کرا ئیتر حەقە سینەماش بجوڵێت یعنی ئیشی سینەما بکرێ چەند ئیشێکرا بوون بەڵام لەگەڵ برای خۆشەویستم کاکجەلی لاکەینمان کرد وتی تۆ بڵێ سەرکەوتوو بینی واوە قسەمانە کرد لەگەڵ خەڵکیشە وتمەڵابی ئیشەڵا کارێ بکەین لەمە سەردەقی شتەکان بشکێنین فعلەن ڕێچکەمان کردووە هیوادارین ئیشی باشتر و چاوەڕێین هەر ینی دەسەوەسانەوەستاین هەر چاوەڕێین لە ئێوە ئیشی باشترمان بۆ بکەن کە توانایەکانی ئێوە زۆر لەوە زیاترەکە ئێمە چاوەڕوانیەکەین یەکێک لە هۆکارەکانت هۆکاری وەستانەکانت لە ئیشەکانتە ئەوە بوو کە داهات کەمە هەست ئەکەی هێشتا توانایت ماوە ئیشی زۆر لەوە باشتر بکەی کە لە کۆنا کردوتە یان تەنها هۆکارێکەیش نەمانی داهاتە یاخود نەبوونی داهاتە ئەگەر ئەوە هەبێت توانی ئیشی زۆر باشتریش بکەیت ئێستا زانی چۆن ینی تۆ ئیمکانیات خەنە بەردەستی تۆ ئەتەوێ خانوێکی قەشەنگ و جوان دروستکەیت بە گیرفانی خاڵیەتوانی بیکەیت نەخێر بەڵام ئەگەر توانایی ئەوەت هەیە کە ماوەی چەند مانگێک لە ئیشێکی درامایە یاخود لە شانۆیە بەو شێوەیە نەمایش بکەیت کە خۆت ئەتەوێ خۆت لە یادەوەری و فکری خۆتا هەیە یان ئیشێکی سینەمایی بکەیت بۆ قودرەت و توانایی کە خۆت ئەتەوێ بەڵام تواناییت نەمابێ یان نەتوانی بکەیت تواناکەش ماوە و بەهرەکەش ماوە قەی ناکە مەسەلەی تەمەنەکە مەسەلەن ئێستا تازە من ناتوانم ڕۆڵی کەسێکی گەنج ببینی دەورێ ببینم عاشقی کچێ ببووینی کەم ئەو بۆ من ناکرێت کەسی بڕوان پێ ناکات یەکەی لە دەکەم بەڵام لە ئەو دەورانەی ترکەوە لە تەمەنی خۆما و لە نزیکی تەمەنی خۆم و ئیتر دەورەکە هەر چۆنێ بێت کۆمیدی بێت درامی بێت ئەتوانم ئەدای بکەم ئەنجا دوای ئەوە هەموو شتێکی شکەوتۆتە سەر ئەو ئیشە ئەو دەقا ئیتر ئەگەر فلیم بێت ئەگەر دراما بێت ئەگەر شانۆگەری بێت گونجانی لەگەڵ تو بەڵێ ینی من خۆم بە تەبیعەتی حاڵیەکینم هەبووە هەموو کاتێک ئیشێک کە هەتا نەم خوێنایەتەوە مەسەلەن بڵین لە لای خۆم شەنوکەوم نەکردایە و هەڵسەنگانم بۆ نەکردا بەشداریم تیا نەکردووە باش لە خولە چەخماخەوە تاگاتە وەستا عەلی وەسا عەلی ئەمەش جارێکی تر وەستا هۆکاری ئەمە چی بوو ئەمەش هەر داهات بوو
نەمانی بووجە بوو نەمانی هاوکارەکان بوو بۆ ئێوە ئەو سەردەمە وەکو ئێسا نەبوو ئەو سەردەما وەکو پێشم وتیت یعنی ئێمە کە تیپەکەمان هەموو هەر نەک ئێمە هەموو تیپە ڕسمیەکان تیپە هونەریەکان لە عێراقا حکوومەت ساڵانە پارەی ئەدایە ئەمە ئەوە هەج ئیشێکی شت ئەبوو ئەبردە تەلەڤیزیۆن لەوێ لوژنە هەبوون ئیتر ئیش هەبوو دقیقەی دینارێکیان نایتێ ئیش هەبوو دقیقەی 2 دینار یعنی ئەو لوژنێ تەقیمێک لە ناحەی فەنیەوە تێگەیشتی لە قسەکەم یعنی ئەمە ئەوە دوای ئەوە ئەو گرانیوینە نەبوو مەسە من لە بیرمێت شانۆگەریمان کردووە بلیتەکەی سەفلز بووە شانۆگەریمان کردو ئەسڵەن ڕەجەب و پیاخۆرانمان پێشکەش کرد لە دوای هەرس ساڵی 75 حکومت ڕێگەی نەداین بەڵام وتیان ڕێگە نادەین پارە کۆ بکەنەوە ئەو جۆرە شتانە وتمان قەیناکە بەبێ پارەیکەین فعلا کە خەڵکە بوو ئەها مەسەرەن بۆ شانۆگەرەکەی و بێنە بلیت ێمان و بلیت نییە چۆن بە بلیت نییە مان بە خۆڕایە فەرموەرە ژوورەوە تێگەی لە قسەکەم بەڵام وەکو ئێستا نەبوو ئەو کاتە مەسەرەن شانۆی شالاکی قوتابخانەکان هەبوو بە خۆڕایی بوو کەس داوای هیچی لێ نەکردی وەرە ئێستا فەرموو بڕۆ یەکێ لەم شانوانەی سلێمانی حتا ئێستا ئەوەی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی ئەوەی تەوار ئەوە ناوچێ ڕۆشنبیری ئەوەی هینی تەلاری هونەرەکە ویستمان ئەو شانۆگەری کە باسم کرد خۆنەتان کڕیوین چوین وتیان هۆڵە گەورەکە شەوی بە 3 ملیۆنە هۆڵێکی بچکۆلەشمانەیە شەوی بە ملیۆنێکە تێگەیت ئەمە بۆ تیپێکی وەکو تیپی پێشڕە و دەست نادات لەبەر ئەوە ناتوانانی دەستبەری بۆ هیچیشێ یادگاریەکی تۆ یان یادەوەرێکی تۆ هی تایبەت بە خۆت لە کەشکۆڵا یان لە خولە چەخماخەیە چی یادەوەرێکت لەگەڵ ئیشەکە تا ماوە کە خۆش بێت لەگەڵ خولە چەخماخە لە ئیشەکەتا لە خولە چەخماخەیە لە کەشکۆڵە لەگەڵ هاوڕێیانتا لە کاتی ئیشکردنە ڕۆی ئەو زەمانە حیفێ ئێمە بە عەشقێکی تر و بە دڵێکی تر و بە بیر و باوەڕێکی تر ئیشمانە کرد کۆمەڵێ خەڵک بووین هەمومان یەکتریمان زۆر خۆشەویست چونکە یەک شت کۆی کردبووینەوە ئەویش ئەوە بوو خزمەتی میلەتەکەمان بکەین لە ڕێگەی هونەریەوە بەڵام بەداخەوە لە دوایی وردە ئەم شتانە کاڵ بوونەوە ئێستا تەنها و تەنها مادە دەورە بینێت تێگەیت ئەنجا لەبەر ئەوە ئەو زەمانەی ئێمە و ئەو سەردەمەی ئێمە فەرقێکی زۆری هەیە لەگەڵ ئەم سەردەم و زەمانە بەچی بکەین ڕەوڕۆی مێژوو هەر بەرەو پێشەوە ڕوا ناگەڕێتە دو هاوتانیکەین تەمەەن درێژ بیت کاک مستەفا یادەوەری تۆ لەگەڵ ئیشەکان تا خۆشترین یادەوەریت لەگەڵ هاوڕێیان تا بەتایبەت لە کەشکۆڵایە لە خولە چەخماخەیە کەشکۆڵیش کە بینەرێکی زۆری هەبوو لەو سەردەمەیە چی یادەوەرێکی خۆشت هەیە کە چێژی هەبێ بۆ خەڵکو بۆ ماندووبارێتەوە پێ بڵێم ئێمە هەموو ئیشەکانمان مەعانات بوو هەتا ئەهاتە بەرهەم چۆن جوتیارێک یەت ئەو زەویە ئەشێڵێت تۆوی ئەکات بژاری ئەکات پاسەوانی ئەکات گاوگۆتاڵ نەیخوا شۆلەکە نەیخوا وای لێنێت هەتا ئەنجا کاتی دروێنەیەت ئەنجا ئەی دوورێتەوە و ئەبێ مەسەڵەن بڵێن ئەو گەنمە سوورە جوانەکە و کە ئەیفرۆشێت و کە هەنێ شتی لێکڕێ بۆ پێویستی ماڵ و مناڵ و شتەکەی ئەو کاتە ئیسراحەتێک و ئاهێکە کێشێ ئیشەکان ئێمە ئاوا بووە لە ئەخیرە هەمووی ماندووبوون بووە هەمووی معانات بووە هەمووی خەمو خەفەت بووە هەمووی کۆست بووە کۆسپی وا خراوەتە بەردەممان یەک شتی وا پێ بڵێم شانۆگەری ئەوەمان پێشکەشە کرد گوڵە مێخەک پیاوەکانی ڕژێم ئەمنەکان ئەهاتنە سەر ئەوەی هینی مەسرحەکە بۆ ئەوەنە لە نزیکەوە ڕسمان بگرن دوایی ئینکاری نەکەی بڵێ ئەوە من نەبووم تێگەی ئەنجا دەوەرە سوورەمانزانیکەوە دەوەرە بەڵام لەگەڵ ئەوەشان نەئەترساین لەگەڵ ئەوەشا غیرەتمانە خستەبەری بەردەمی خۆمانەمان و نابێ ئێمە
لەم ئەم شتانە ببێ بە کۆسپ و نێڵن ئیش نەکەین بەعکسەوە هانێ داین ئیشی جوانتر و چاکتریشمان نەکرد ساڵ لە دوای ساڵ لەو باوەڕەدای کە ئیشی تر بخرێتە بەردەم تو بیکەی ئەی بۆ ئەی ئیشم چییە بۆ من هەرەوە زانم تێگەی یعنی هونەرمەندە ئیشی چ ئیشێ زۆر هونەرمەندەوانەی کەوا کە این بوون ئیشە جوان و گەورەکانیان لە کۆتایی تەمەنیان ناکردویانە باسی کۆتایی تەمەن ناکەین تەمەەن درێژیت بۆ خوازین نابێ کۆتایی هەرێت بەڵام بۆ بەدەست من و تۆ نییە قەیچێکە تەبیعیە ئەبێ زۆر تەبیعی بێ لە لامان بەڵام بەداخەوە زروف و زمانێت تێکەوتوین کە تۆ شەقی بووی ئەها چۆن سیارێگە شەقێت ئەکەوێتە قوڕ ئێمە ئاوایان لێ کردوین هیوای تەمەند درێژی و بەردەوامیت لە کارەکان تاکار مستەفا سپاست ئەەکەین و هیوامانە تەمەند درێژ بی وچانێکمان هەیە و دوای بەردەوامە بین وچانێکمان هەیە و دوای گەڕینەوەلاتان دووبارە سڵاوتان لەبێ گەڕام وەلاتان بۆ درێژەدان بە گفتوگۆکانمان کۆمەڵی خوێندکارمان لایە کە لە پەروەردەی کۆمپیوتەرەوە هاتوونەتە لامان بە خێراتنیانەکەین و دووبارە بزانین پرسیاریان هەیە یان کۆمنتیان هەیە لەسەر تەوەرەکە باشە کاک مستەفا ئەوایە ئەو کتابی و خوێندکارانەی هونەرە جوانەکانی بام کردایە تۆزە نەسیحاتم کردنایە ئەمان دە کۆمپیوتەر لە شۆ ئەو ئیشەی ئەمە لە شۆ ئەمڕۆ لە پشووە بوون شەممە و داوامیان نییە گەڕام مەبەستمان بۆ ئەوان بێنین ئێرە کە ئیشکردنت لە تارمایی تاوانە لەگەڵ کۆمەڵەیەک هونەرمەندی ناوچەکانی ترابوو بۆ نمونە شاری هەولێری عەزیز بزانین تا چەند گرنگە هونەرمەند لەگەڵ کۆی دیالێکتەکانی کوردستانەکەی خۆیان ناوچەکەی خۆیان یان وڵاتەکەی خۆیان بەرکەوتنی هەبێ و ئیشی پێکەوەی بکەن خۆی ئەوە شتێکی زۆر پیرۆز و جوانە یعنی ئێمە هونەرمەندانی کوردستان هی هەر چوار پارچەکەی کوردستان پێویستە کۆنتاکتمان هەبێ لەگەڵ یەکتری ئەبێ پێویستە عیلاقاتمان هەبێ پەیوەندیمان هەبێ تێکڵاوی یەکتری بین بتوانین ئیسیفادە لە یەکتری بکەین زانیاریەکانمان ئەو شتانەمان ئەوەی تارمایی تاوان ئەو کاتە کە تۆوتی چۆن ئەو لەم ئیشا بە کومپانیایەکی هەیە لە هەولێر کومپانیای بابیلۆن ئەو کاتە لێرە ئۆفیزێکیان هەبوو بۆ کاروباری هونەری و ئەوانە منیش ئەو کاتە کارمەند بووم لەوێ بووم ئەو وەختە ئیتر بڕیارماندا ئیش بکەین مەسەن ئەوە سەرەتای یەکێ لە ئیشەکانمان بوو لە دوایە چەشتێکی تر بەڵام وەک وتم ئەو قەیرانی دارایی و بێپارەوەمانە کاتەکایەوە ئەوانیش دەستیان لە ئیشەکان کێشایەوە تاو بە هیوای دووبارە ئیشکردنەوە پێکەوە بە هیوایەوە اینکە دووبارە پێکەوە ئیش بکەنەوە بتوانن ئیشی جوانتر بکەن ئەگەر نەکبەتی نەبووە وایە هەموو مانگێ دوو مانگجارێک درامایەکێکۆ و درامای یاوکو دراماکانی تر مەسەلەن ئینکرا ئەوە تا ئێستا چەند هونەرمەند دەناسم کاری درامیان هەیە 15 حەڵقە 20 حەڵقە 30 حەڵقەوانە کەس پێ ناڵێ بمەرێ بە حانێک نییە هەموو تەلەڤیزیۆنەکان هەموو نەکا وەزارەت هەر وێرانتر وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتەکەمان بای بای تێگەی ئەنجا دەبوو بینەری کورد ئەو خەڵکە قوڕبە سەرەداماوە هەموو مانگێ دوو مانگجارێک شتێکی تازیان ببینایە ئیشێکی ترنگە بەڵام سوکانەکە بەدەست خەڵکی نەخوێنەوار و جاهیلەوەیە ئەنجایتر خوار ڕەحەمکان نەماخەنە کەناڵانێکی وەکووا ئەوەی لای ڕەواندست چی پێڵەن خەڕەنگەکەی ئەوان ئای ڕاست دوا قسەی تۆ بۆ جیلی دوای خۆت یا بۆ کەسانی کە پەیوەندیدارن بە دواکەوتووی یاخود دواکەوتنی لایەنە هونەریەکانە بێ چی بێ جاتۆ بڵێ قسەم بخوات قسە ئەگەر بۆ تۆ بکەم پێم وەرەگری کاک مستەفا لە هەزاران ڕووناکیا بین تیشکی مۆمێک ڕووناکیەکەی خۆی ناکوژێنێتەوە ینی هەبوونێک لە نەبوونێک باشترە زۆر ڕاست ئەتوانی وتەکانی خۆت بگەیەنی لێرەوە وەڵا هیوادارین
ئەم وەزعی کە تێکەوتوین ئیشەڵا نەمێنێت و ئێستا سوپاس بۆ خوا ئەم جیلەمان چاوکراوەترن چونکە زانی بۆ ئێستا علم و تەکنۆلۆژیاکە ئەوەنە پێشکەوتووە ئەوەنە شت لە بەردەستیانایە ئێمە مەسەلەن لە سەردەمی ئێمە بە 2 مانگ 3 مانگ 4 مانگ جارێکە فلیمێکی باش بە هاتایە بمان بینایە ئێستا ئەوە تا چەنەها کەناڵ هەیە هەمووی فلیم عەرزەکات ئیتر لە عەرەبی لە هەندی لە ئینگلیزی لە فەڕەنسی لە ئیتالی لە چی لە چی لە چی مەجال زۆر لە بەردەستیانایە ئەتوانن ئەوان ئیتر وەکو چۆن بڵێ ئەوە ئێمە تا ئێرەمان بۆ هێناون ئەوانیش دەستی بەنێ ئیشەڵاوی بن بەرەو ئاسۆیەکی باشتر و ڕووناکتر و گەشەدار هیوادارین دەستەکانت خۆش بێ و سپاس بۆ ئەوەی کە میوانداری ئێمەت قبول کرد و دەڵت نشکانین سپاس بۆ هاتنت تەمەند درێژ بیت و زوش لەو لەرزوتایی کە تا کۆتایی پێبێ و لە ئینشەڵا باشەوی لەش ساقی و ماندوو نەبێ هاوڕێیانی ئەزیز ئێوارەیان ئارتی دوو کۆتایی هات لە دوای ئێمە ببەخشن کۆڵانەکانی پشتەوە پەخشەکرێت و هیوامانە لەش ساغ و تەمەند درێژ من خواتان لەگەڵ